یەکێکە لە ڕێگەکانی دەرەوەی هەڵەبجە بە مەرزی سازان و ژمارەیەک گوندی ڕۆژهەڵاتی هەڵەبجە دەبەستێتەوە. کابینەی نوێی حکوومەتی ماوە بەسەرچوو ڕاگەیاندووە ئەمە یەکێک بووە لە پرۆژەکانی و هاوڵاتیانی ناوچەکە کە ڕۆژانە ڕێگاکە بەکاردێنن. دەڵێن چەندین ساڵە بودجە و پارەی بۆ تەرخان دەکرێت، بەڵام ڕێگەکە چەوگڵەکە نەبێت، هیچی دیکەی بۆ زیاد نەکراوە و نیگەرانن ئەو قسانەی حکوومەت بڵاوی دەکاتەوە بۆ پرۆژەکان ڕاست نین. بەڵا جای ترەوە خۆدەسەڵاتی حکوومەتە چیەڵی دەجاری کەش پارەی بۆ دەرچوو بیشی خواکێتوانێت قسێ بکە، هیچی پێکرێ هیچ شتێکە پێ ناکرێت. لە ڕاستیە ئەم بەرپرسانی خۆمان ئەوانە بەرپرسیارنە بە پرسیارە ئاڕاستی ئەوام بکەی. بەڵێ کاگەر تۆزین چەند دادی بەسەرەوەیە، چەند شوێنی بەسەرەوەیە، حەچی خەڵکی ئەم منتیقی خۆمانە هەیە، ئەم بنارە هەمووی گەوداری هەیە، هەمووی حیوانداریەکە هەمووی باخ و باخاتی هەیە. نەکراوە بە چای خۆ بینی ڕۆژانە چەند سارات و کوێ کاتە بۆ تۆزەکە خەڵکی ئاژەکانە ڕەحاتارە وەڵام چەندەها جار ئەمری دەرچووێ ئەمرەکەیشی نەکەوتە واری جێبەجێکردنەوە. نازان کێشەکەی هۆکاری حکوومەتە حیزبی قەزێکی وڵایی ئەسڵ ئەساسینی خێر نەکراوە. چەندەها جار ئەمرەکەی دەرچوو ئەڵێنە قیتاویەکەن و نازان پارەکەی وەرگیراوە خوراوە نەکەوتە بواری جێبەجێ. بەپێی بە دوواداچوونەکانی پەیام داتاکانی حکوومەت لەبارەی پرۆژەکانی هەڵەبجەوە ڕاست نییە. وردەکاری ژمارەی پرۆژەکان بە تایبەت ژمارەی پرۆژە استراتیجەکانی شارەکە بە پەنجەکانی دەست دەژمێردرێن. ئەگەر بچین بۆ پرۆژەکانی شارەوانی تەنها بۆ ڕێگاوبان ئەویش 102 ملیاریان داناوە بۆ ڕێگاوبان کە 101 پرۆژەیە. لە ڕاستیا هەموو پرۆژەکانی هەڵەبجە لە شارەوانی کۆکەیتۆ ناگاتە ئەو بڕە پارێ. پرۆژەی وامان هەیە لە هەرێمی کوردستان بودجەکەی ئەگەر 200 ملیاری تێچێ زیادیان کردو بۆ 400 و بۆ سەر و ئەم بابەتانە. لەبەرەوە ئەو داتانی کە بڵاویان کردوتە بەڕاستی زۆر دوو لە ڕاستی. ئەوەی حکوومەتی ماوە بەسەرچوو بڵاوی کردوتەوە لە پارێزگای هەڵەبجە تەنها لە ڕێگاوباندا 328 ملیاری لە کابینەی نۆدا بۆ تەرخان کراوە. پەرلەمانتاران و خەڵکی هەڵەبجە دەڵێن ئەو ئامارانە ڕاست نییە و نیوەی ئەو بڕەش بۆ هەڵەبجە تەرخان نەکراوە. ڕێگاوبان و پرۆژەکانی دەرەوەی هەڵەبجەش نمونەی زیندون و شایدن هیچ پرۆژەیەکیان لەسەر ئەنجام نەدراوە. ساما فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.